منداڵان بێمافترین و ستەملێکراوترین بەشی کۆمەڵگەی ئێران. منداڵان لە ئێران بێمافترین و ستەملێکراوترین بەشی کۆمەڵگەی ئێرانن. بەڵام بەشی سەرەکی ئەم ستەم و بێمافیە بە نەسیبی منداڵانی بنەماڵە کرێکاری و کەم داهاتەکانە. هەژاری بنەماڵە لە هەمان کاتەوە کە منداڵ لە ڕەحەمی دایکیدا گەرا دەگرێ و بەر لە هاتنە دنیای گیرۆدەی دەبێت. کاتێک دایک لە دەورانی دووگیانیدا لە خواردنی تایبەتی جێی پێداویستی بۆ پەروەردەکردنی سالمی منداڵ لە ناخیدا بێبەشە، کاتێک دایکێک پێویستی بە چاوەدێری تایبەتی پزیشکی لە دەورانی دووگیانیدا هەیە و دەستی پێڕاناگات، کاتێک دایکێک بەردەوام لە دڵە ڕاوکی سەرچاوەگرت و لە نیگەرانی بۆ داهاتووی منداڵە هێشتا لە دایک نەبووەکەیدایە، هەژاری و کەم و کوڕیەکانی ژیانی بەکردەوە دەگوازێتەوە بۆ کۆرپەلەی نێوڕەحەمی. لەگەڵ هاتنە دنیای منداڵەکان موسیبەتە تازەکان دەست پێ دەکەن. لە ئاکامی گرانی ڕۆژ لە ڕۆژ زیاتری شیر و مادە خۆراکیە پێویستەکان شیری دایک بە تەنیایی دەبێتە سەرچاوی خۆراکی منداڵ. بەڵام دایکێک کە خۆی تووشی بەدخۆراکیە و مەوادی پێویستی باش ناگاتە جەستەی، چۆن نەتوانێت پێداویستیە خۆراکیەکانی منداڵی ڕوو لە گەشەی لە ڕێگەی شیری خۆیەوە دابین بکات. بەم جۆرە کەمبوونی ڤیتامینەکان و مادە خۆراکیەکان کە دایک لێی بێبەشە ڕاستە و خۆ دەگوازرێتەوە بۆ منداڵ. ڕێژەی مەرگی منداڵانی ژێر 5 ساڵ تەمەن لە ئێران بە بەراورد لەگەڵ باقی وڵاتانی دواکەوتووی سەرمایەداری بەرزە و بەپێی ئامارە ڕەسمیەکان نزیکەی 3% منداڵ لە ئێران هەرگیز دەرفەتی گەیشتن بە وەها تەمەنێکیان نییە. منداڵێک کە لەم تەمەنەدا لە چنگی مەرگ ڕزگاری بووە، ئەمجار شەریکی هەژاری و نەداری بنەماڵەکەیەتی و بەکردەوە لەگەڵ گشت موسیبەتەکانی سەرچاوەگرتوو لێی دەست و پەنجە نەرم دەکات. نەبوونی باخچەی ساوایان، ئاگاداری ڕۆژانە لە منداڵان بەگشتی دەخاتە ئەستۆی دایک و باوک و ئەندامانی بنەماڵە. بەڵام ئەوان کە خۆیان گیرۆدەی کار و دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانەی بنەماڵن، نەتەنها دەرفەتیان نابێت وەڵامی پێداویستیەکانی جەستەیی و ڕۆحی بەردەوام ڕوو لە زیادبوونی منداڵ بدەنەوە، بەڵکو ماندوویەتی و هیلاکی و جەنگی عەسابی ڕۆژانەی کێشمەکێشی ژیان دەگوازنەوە بۆ منداڵەکان. منداڵی قۆناغی گەشە و هەڵدانی جەستەیی و دەرونی ئینسانە. بەڵام ئەم گەشە و هەڵدانە پێویستی بە بەهرەمەندبوون لە تەندروستی و خۆراکی گونجاو، پەروەردە و دابینبوونی کۆمەڵایەتی و باقی مافە ئینسانیەکانە. یاری و تەفریح و بەهرەمەندبوون لە ئیمکاناتی پێویست بۆ بە شادی ژیان لە نێوماڵدا کەم لە مافە سەرەتایەکانی منداڵە، بۆ زۆربەی منداڵە بنەماڵە کرێکاری و زەحمەتکێشەکان لە شار و دێهاتەکان ئاواتێکی دوورە دەستە. لەوە هەبار و دۆخێکدا منداڵ بە ناچار دەڕواتە نێو کۆڵان و شەقام و تێکەڵی هاوتەمەنە هاوچارە نووسەکانی دەبێت و جەستەی ناسکی دەکەوێتە بەر مەترسی توش بوون بە هەموو جۆرە نەخۆشیەک. دوای تێپەڕاندنی ئەم قۆناغە پڕ لە مەینەتیە، ئەو کات تەمەنی چوونە مەدرسە دەگاتێ. کەمنین بنەماڵی زەحمەتکێش لە شار و دێهاتەکان کە ناتوانن ئیمکاناتی چوون بۆ مەدرسەیان بۆ دابین بکەن و منداڵەکانیان بەرەو فێربوونی پیشەیەک بۆ دابینکردنی داهاتوویان پاڵبێوە دەنێن. کەمنین ژمارەی ئەو منداڵانەی کە لە تەمەنی 10 بۆ 12 ساڵیدا دەبێت لە بیری نانپەیداکردن و تێرکردنی زکی خۆیان دابن و تەنانەت بش بنن نان دەرهێنەری بنەماڵە. لەم تەمەنەدا ئەنجامدانی بەشێک لە کارەکانی ماڵەوە وەیان مەزرا لە دێهاتەکان لە ئەستۆی منداڵانە. کاری تەون، کار لە کارگاچکۆلەکاندا، کار لە مەزراکان، دەستفرۆشی، واکسلێدانی کەوش و هیتر لە دیاردە زۆر باوەکانی ناو کۆمەڵگەی سەرمایەداری ئێرانن. بەڵام لە قوتابخانەش کۆمەڵێک بەڵای تر چاوەڕوانیانە. کچانی منداڵ لە هەمان ڕۆژی یەکەمەوە دەبێ مەقنعە لەسەر بکەن و لە کوڕەکانی هاوتەمەنیان جا بکرێنەوە. فێر دەکرێن کە هەڵس و کەوت لەگەڵ کوڕان بە کارێکی خراپ بزانن. لەگەڵ حیجاب و بێبەشبوون لە پێکەوە یاریکردنی کچان و کوڕان ئاموزشی مەزهەبی دەست پێکات. کتێبی دەرسی پڕ لەم ئاموزشانەیە و منداڵان لە سەرەتای منداڵیەوە ناچار دەبن دابوونەریتی مەزهەبی بەڕێوەبەرن و لە مەراسمە مەزهەبیەکاندا بەشداری بکەن. بەم جۆرە ئیجازە بە منداڵان نادەن تا بە دوور لە باوەڕ و خرافاتی مەزهەبی ئاموزش ببین و زانیاری و زانست بەدەست بێن و ئیمکاناتی ئەوەیان هەبێت لە داهاتوودا بیر و باوەڕ و ڕێگەی خۆیان وشیارانە هەڵبژێرن. منداڵان لەو کلاسانەدا کە زۆریان تەنگەبەر و قەرەباڵغ و بەبێ هەوای سالم و فەزای گونجاون بەڕیزدا دەندرێن. ئەوان دەبێت گوێ بدەنە قسەی ئەو مامۆستایانەی کە زۆربیان لەبەر خاتری کێشە و گرفتی بەڕێوەچوونیان حاڵ و حوسەڵەی پێویستیان بۆ سەر و کەل لە لێدان لەگەڵ منداڵان نییە و لە چاوەڕوانی تەواوبوونی کاتدا چرکەکان دەژمێرن. لە پاڵگەژەم بێبەشی و بێمافیانەدا لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی
هاوسەرگیری کچانی کەم تەمەن شەرعی و یاساییە. کەمنین ژمارەی ئەو بنەماڵانەی کە توانای دابینکردنی ژیانی کچە کەم تەمەنەکانیان نییە و بە هاوسەرگیری ئەوان لەگەڵ کەسانی گەلێک بە تەمەنتر لە خۆیان ڕزایە دەدەن. ئەو کچانەی کە لە تەمەنی تازەلاویدا تەنانەت دەبنە خاوەنی منداڵیش. وەها بارودۆخێکی پڕ لە شەرمەزاری کە لە زۆرێک لە وڵاتانی دنیادا بەواتای دەست درێژی بۆ سەر منداڵانە و وەک تاوانێکی گەورە هەڵسو و کەوتی لەگەڵ دەکرێت لە ئێرانی ئەمڕۆدا بابەتێکی یاسایی و باوە. ئاشکرایە کە منداڵان خۆیان توانای گۆڕینی ئەم بارودۆخە خۆفناکەیان نییە و هیچ ئینسانێکی شەریف نایهەوێ منداڵانی ئەم کۆمەلگایە لەوەها بارودۆخێکی فەلاکەتباردا ببینێ و خوازیاری گۆڕینی نەبێ. ئەوەی کە ئەمڕۆ لە کۆمەلگەی ئێراندا لە ئارادایە چارەنووسی حتمی منداڵان نییە. ئەم بارودۆخە دەکرێ و دەبێ بگۆڕدرێت. بۆ گۆڕینی ئەم بارودۆخە و ڕزگارکردنی منداڵانی ئەم کۆمەلگایە لەم چارەنووسە ڕێگایەک بێجگەل لە دەستدانە دەستی یەکتر و تێکۆشان لە دژی ڕژیمێک لە دژی نیزام و مناسباتێک کە منداڵانی بێتاوانمانی بەم شێوەیە بێڕەحمانە لە مافە سەرەتایی و ئینسانیەکان بێبەری کردووە بوونی نییە.